بەیانیتان باش، بەیانی باش هەکار باش ڕۆژێکی باش بۆ بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن. ئەمڕۆژ پرۆگرامێکی پڕ و تێرمان بۆ ئامادە کردوون بۆ هیوایین کە سەرجەم بڕگە و بابەتەکانی کەشێکی خۆش ببەخشێت بە ئێوە. بەیانیتان باش، خۆشحاڵین لا بەرنامەی دیکە بیانی 24 لەگەڵتان دەبین بەو هیوایەن ڕۆژێکی باش و ڕۆژێکی خۆشتان هەبێ بتوان هەموو ئەو کار و بربەستانی ئەمڕۆ لە بەردەمتانە بەسەر کەوتوی تێیپەڕێنن. ئەمڕۆ لەگەڵتان دەبین لەسەر چەند تەوەرێکی جیاواز لەگەڵ هاژەی هاوکارم قسە دەکەین و میوانی جیاوازمان دەبێت دەمانەوێت زۆرترین زانیاری بگەێنین و هەندێک بابەتی شەیە پەیوەندی بە زانیاریەوە نییە بەڵام پەیوەندی بە خۆپێگەیاندن و بە معنەویەتی مرۆڤەوە هەیە. سەرەتا بابەتێکی بە چیرۆکی گەنجێک دەست پێ بکەین هەکار کە دانیشتووی هەریرە ئەم گەنجە لە تەمەنی 6 ساڵیەوە کاری بۆ یەکردنی پێڵاوەکات و ئێستا تەمەنی گەیشتوتە 22 ساڵ ئەو هەر لە کارەکەی بەردەوامە. ئەو گەنجە خۆشەویستی زۆری بۆ کارەکەی هێوەڵێ کارکردن ئەیبە نییە، زۆر لە کارەکەم ڕازیم. ئەمە ئەو پەڕی خۆشویستنی کارەکەیە، یعنی بتوانانی لە تەمەنی 6 ساڵیەوە تاوەکو تەمەنی 22 ساڵی لەسەری هەمان کار بەردەوام بی کارێکیش کە ڕەنگە زۆرێک لە خەڵکی دیکە ئاسایی هەبن ئەم کارە ئەنجام دەدەن بەڵام بەڕاستی بەلای منەوە ینی زۆر نۆرمالە. ئەنی ئێستا ئەگەر بێت و من پیشم ڕاگەیاند کار نەبێت کارێکی دیکە نەبێت لەگەڵ من بگونجێ لی بزانم هەر زۆر بەلای منەوە ئاساییە لەبەرەوەی بۆ یەکردنی پێڵاویش هاژە بەلای منەوە هیچ جیاوازی نیە لەگەڵ ئوتوکردنی جل. ینی هەمووی بزنس پارێک بەدەست دێنی دەتوانێت خۆت پێ بەڕێوە ببەی. لەوانەیە بیرروباوەڕی ئەو گەنجە زۆر لەو کەسانە زیاتر بێ و باشتریش بێ هەم خۆشەویستی بۆ کارەکەی کە بزنسی زۆر گەوراکەن کە تەنانەت ناتوانن داهێنانێ بکەن لەو کارەی کە بە حازری شاتۆتە بەردەستیان. من ناوم زێدان ئەحمەدە، تەمەنم 22 ساڵە، دانیشتووی هەریرم، لە 6 ساڵیەوە ئیش دەکەم. ئیشەکەی من سبوقچیە، هەر عەزشم لەم کارەیە، عەزشەکەم بەردەوام بم هەتا بتوانم بەردەوام بم ئینشەڵڵا. وەختی نەورۆزان خەرێکی زۆربەی کراشان زلی کوردی لەبەردەکە منتیقەی دەوروبەریەوانە ئەوزە سەردانم دەکەن، منیش لێیان خاوین دەکەم و بە شتێکی شاس. سبوقکردنەوەی لە قالب دەدەین و هەمووی وەکی بیلادی لۆ سبوقکردن 1000 لەو کراژی 3000 هەیە معاملەی دەکە فەقیرەوانەیان ئەمن جملێ نیە لۆندەك شخصی لۆندەك شخصی جملێ نییە بەس لە نەک شخصەیە پێی برێم چەندە دەدا پارەی خۆی. ئەمن هەر عەزی خۆمە ویشەیە زۆربەی خەرکیش لە ناو منتیقەی هەریرە چاوم لێ دەکاتەوە، یعنی شخصێک دێ دەرێ عیبە تەمەنەکەت گەورەکەی گەنجە نازانەوە شتانە ئەسڵ ئەم جملێ نییە، ئەم جملە شتانە نییە بەس خەرک هەیە ینی بەس ئەوە شێوانە سەیرە دەکە دەرەیان ئەو هەیە ئەم جملە شتە نییە. خەرکیش حەز دەکەم وچی من کار بکات چونکە با لە دوای تەعینات نەڕۆن. بۆ خۆی بە سەرمایەکان خەرکم ینی سبوق دەکە لە بە باران شتی ئەگەر جێژنانە بخۆی باشە نەورۆزەوانە باشە. باوەڕ بەخۆبوون یاخود بتەوێت سەرکردایەتی کارێک بکەی ئەگەر تێیدا پسپۆر بی ئەمە زۆر باشە، یعنی توانایەکی باشت لە بابەتەکە لە بوارەکە هەبێت بەڵام بەڕێوەبەریەکەش بە جۆرێک بێت تۆ بتوانانی ینی ڕای دەوروبەرت ڕای هەموو کەسێک وەربگریت. زۆر جار هەکار زۆر کەس هەیە کاتێ بێ بە بەڕێوەبەری شوێنێک پۆستێک وەرەگرێ ئیتر هەر زۆر ڕفتاریە گۆڕێ خۆی ناناسێتەوە نازانێەوە دوێنێ ئەو بوو یان نا مەرجیش نییە ینی ئەو کەسانە پەیوەندی بەوە هەبێت کە
ئەمە لایەقی ئەم شوێنە نییە ینی شوێنەکە لە خۆی بە گەورەتر دەبینێ ئەکییت لەوانەیە ئەو کاری بۆ سپێردرابێت لە ئەست و بیرکردنەوە و توانای ئەوە زۆر زیاتر بێ ناقیشی ناگرینوانە ئەجا بابەتێک هەیە ئەمڕۆ لەسەری دەوەستین بابەتی نەخۆشی بەڕێوەبەری زۆر کەسێک کاتێک دەبێت بە بەڕێوەبەری شوێنێک پۆستێک وەردەگرێت هەرزوو ڕفتارەکانی دەگۆڕێت وەکەوەی هاژاماژەی پێدەخۆی ناناسێتەوە مەرجیش نییە تەنیا ببین بە بەڕێوەبەر تا دەرونی خۆمان تاقی بکەینەوە بزانین گۆڕاوینیان نا زۆر کەس لە شوفێریکردنیشدا ڕەنگە ڕفتاری بگۆڕدێت ئەوەش یان فەرمانبەرێکە یان خۆی لێ بێتە پاشای حوت شانشینی تر فەرمانبەرێکڵە من پێمەکرێ ئەو کەسانە هەڵبەست بە نەخۆش ئەژمارەکرێن ئەوە ڕقیشیان لە ڕەخنێ و نابێت کەسیش ئامۆژگاریان بکات پێشیان بڵێن قاچە خواردانەوە. سڵاوتان لەبێت هیوادارم هەر باش بن. لەم ڕۆژانەیە بیرم لەوە کردەوە ئاخۆ گەربێت و ڕۆژێک من پلەم بەرز بکرێتەوە بڵم بە بەڕێوەری شوێنێک ڕفتارم لەگەڵ خەڵکیا گۆڕێ چونکە میشەوە لەلام پرسیار و بۆچیان دێکەس کاتێگەنە پلەیەکی باڵا ڕفتاریان لەگەڵ ئەمەیان گۆڕێ ئەمڕۆ باسی نەخۆشیەکەکەین کە پێی دەوترێت نەخۆشی بەڕێوەبەر بەبێ عاجز بوون و مەسمانەوە کەسانە نییە کە لە پلی بەڕێوەبەردان بڵکو نەخۆشەکە خۆیوە با بزانین ئەم نەخۆشیێت چۆنە. ئەشێم بارودۆخا لە کارمەندێک ڕوودات لە خانوێکی نیۆماڵ لە کەسێکدا کە ئەسڵان هیچ کاریشی نییە با بە نمونەیەک زیاترە مەڕوو بکەینەوە. لیا کۆکا جێبەجێکاری کۆمپانیای ئۆتۆمبیل بوو کەم کەزەیە ناوبانگی نەویسترێت بەڕێوەبەری کلیسلەر. ئۆتۆمبیلەکانی ئەوەندە نایاب بوون کە لە نێو بازاردا خواستێکی ئێجگار زۆری لەسەر بوو. بەڵام دواتر چی ڕوویدا؟ پێی وا بوو کە باشترین جۆری ئۆتۆمبیلی دروست کردووە بۆیە بەردەوام هەمان جۆر و مۆدلی دروست دەکردەوە. لەلایەکی دیکەوە یابانیەکان خەریکی بە دوواداچوون بوون بۆ ئەوی کە بزانن چی لە ئۆتۆمبیلەکاندا بگۆڕن و چ شتێکی پێویستە و چۆن وا بکەن کە بەباشی بڕاو کار بکات. تاوەکو ئۆتۆمبیلەکانی یابانیەکان دەستیان بەسەر نێو بازارداگرت. لیاکۆکاش کۆمەڵێک کەسی لە خۆی کۆ کردبەوە کە بەردەوام ستایشیان دەکرد. کەس نەبوو ڕخنەی لێ بگرێت و پێی بڵێ ئەرەکاکە گیان ئۆتۆمبیلانی کە تۆ دروستیانەکەیت و ملیۆنان دۆلاری تێدا سەرفەکەی چیترۆک و جاران خواستی لەسەر نییە. هەر بۆیە ئەوە ڕوویدا کە بینیمان و ملیۆنان دۆلاری زەرەر کرد. ئەمێ کە پێی دەوترێت نەخۆشی بەڕێوەبەر. تێیدا مرۆڤەکە ناتوانێت بەرگی ڕخنە بگرێت. پێی وایە کە هەموو ڕاستیەکان لە لای خۆیەتی. ئەگەر یەکێکیش بێت و پێی بڵێت نە ئەمە باوانە بێ قەڵس ئەبێت و ئەڵێت تۆ نایزانی یاخود وا بیرەکاتەوە کەوانەی چواردەوری ئیرەی پێدەبێت بۆیە هەرگیز شتی نوێ فێر نابێت. خۆ گەرمانەوێت ببینە یاریزانێکی تۆپی پێی باش دەبێت لە گەڕەکەی خۆمان بچینە دەرەوە یاری لەگەڵ کەسانی لە خۆمان گەورەتر باشتر بە ئەزمونتر بکەین. ئەگەر نا من هێشتا باشترین یاریزانی تۆپی پێم لە گەڕەکەی خۆماندا. مرۆڤ کاتێک کە هەستی کرد ئیدی هەموو شتێک دەزانێت بەدەست خۆینە دەست هەڵدەگرێت لە فێربوونی زیاتر. ترسناکترین شت بیری ئەم مرۆڤانە ئەوەیە کە خۆیان وەکو کەسێکی ئاسایی ببینن. بۆ نمونە ئەگەر من ئەم نەخۆشیەم هەبێ ڕفتارم بەم جۆرەیە. بۆ ئەوەی کە جام بکەنەوە لە کەسانی تر بۆیە بێ پرسیار نێ بکەن دەربارەی شکستەکانم هەمیشە بەهانەیەکەم پێ. ئەو ڕۆژە بۆیە شکستمێنا هاوڕێکانم بێزاریان کردم. ئاخر جەوەکەی گەرم بوو. بەخوا نەخۆش بوو. خەتای بەڕێوەبەرەکەم ئەو ڕقی لێمە نایڵە سەرکەوت. کاتێکیش ئەم بەهانانم هێنایەوە لە بەرپرسیارەتەکەم ڕادەکەم بۆ هیچ تااقەتی ئەوم نابێت کە بگەڕم بزانم هۆکارە ڕاستەقینەکە چی بوو. چۆن ئەمە چاک بکەمەوە و چۆن فێریشتی زیاتر بم. ئەوەی تووشی نەخۆشی بەڕێوەبەر دەبێت بە کورتی ئەو کەسانن کە باوەڕیان بە تایبەتمەندیەکانی خۆیان هەیە بەڵام بە شێوازێکی زۆر قوڵ هەز دەکەن هەر ئێستا دەبێت سەرکەون. لە کاتی سەرکەوتنیشدا لە جیاتی ئەوەی هەست بە دڵخۆشی بکەن هەست بە باڵا دەستبوون و خۆ بە گەورەزانین دەکەن. خۆتزیینەوە لە بەرپرسیارەتی و فێڵ و گلەی هەرگیز ڕەشەتەی سەرکەوتن نەبوو ناشبێت. قبولکردنی شکست ئەزمونە و فێربوونە. قبول نەکردنی شکستی ڕاستەقینێ. لە کۆتاییدا هەموو ڕۆژێک دەبێت فێر ببی. نەزانین شتێکە کە هەرگیز شەرمی ناوێت. گرنتی سەرکەوتن لە فێربوون و هەوڵدایە. لەوەدایە شتێکی جیاوازتر لەوەی کە هەیە فێر ببیت. ئەگەرنا دنیا تێدەپەڕێ و چاوەڕانی هیچ کەسێکیش ناکات. ئەگەر ڕۆژانە پرسیارمان لێ بکەن کتێبە خوێنەوە هەکار کتێبە خوێنیتەوە یەکسەر ئەڵێن مەجالمانیە کاتمانیۆنە ئەوە وەڵامێکی حازر ئەوەی کە هاژە دەیڵێ بەڵام بەڕاستی من پێشتر زۆر برادر بووم ینی زیاتر لە ئێستا برادری کتێب بووم هەموو ئەو بابەتانەی زۆرینە ئەو بابەتانی خوێندتمەوە زەخیرەی هەرزەکاریە ینی لە تەمەنی هەرزەکاری وەکو ئەوەی کە ئێستا خەڵکی زۆر بە سوۆشال میدیا وەگرتووە من بە کتێب بەڵێ ئێستاش نمونونەکەم و تازە ینی خەریکی ماڵگواستنەوە بابەتانم ئەوەی کێشەی لە بۆ دروستکردنیمە کتێبەکانمە
ئەش بەجێ بکەیتەوە یعنی بەڵام ئێستا ینی گلەی لە خۆم دەکەم برادێکی خراپ بوویمە ئەو ماوەی بەرامبەر بە کتێب زۆربەی کات بیانوەیەنەوەڵێن هیچ مەجالمانە من زۆر واڵم بەڵام ماوەیەک پێش ئێستا چۆنڵی حەدایکی خۆمم کرد زۆربەی کاتبیانیان کەم من ینی ئەگەر بەساری خۆم نێم ئەو ڕێگەی تاگەم ئێرە ئەو کاتا توانم بزەبت کردیشە چەند کتێبێکیشم خوێندەوە ینی هەر خۆم زانیم لە ناو سارەکە کتێب مخێنەوە تا گەیشتمە ئێرە ینی زانیم کە هیچ نا ئەگەر هیچی لەوە لە کاتەکانی تر کە بە فیرۆشەیەم ئەخۆ کاتە هەیە توانم ئەگەر بمانەوە دەتوانین کاتیشی بۆ بدۆزینەوە ئەتوانین بۆیە زۆربەی کات ئەگەر لەسەر ئاستی تاکە کەسیژ نەبێ بە گروپ بێ بە کۆمەڵ بێ کۆمپانیاکی گەورە بێ یاخود چەند گەنجێ بێ لە هەستکردن بە بەرپرسیاتی یاخود بە کللتوریکردنی خوێندنەوە زۆر پرۆژەی جوان و سیمینار چەندین ئیڤنتی باش پێشکەشەکرێ کە ئێستاش بۆ ناساندنی پرۆژەی ئاگۆرا هاوکارانمان لە سلێمانی لەگەڵ ستافی پرۆژەکە چەند دیدارێکیان جامیەوە و بەشێکی و کارەمان پێدەناسێنن بزانین ئاگۆرا چییە و بەنیازن چی بکەن. جینیت گەلواندا لەمە پیدڤە ئەم هەمی شێوان گەلدەیک و بۆ بێن خۆت باش بین هەتا کو گەلک ساڵۆخاتێن وام دلێن مەژینەبن نەیبینم هەر دڵی شتێکم لێون بووە هەرەوەش نا ڕۆژانە هەستێکی چڕ ناچارم دەکات چاوەکانی پڕ لە گومانن. کتێبی دەنگی بەڕاستی داهێنانێکی زۆر گرنگە لە بواری بڵاوکردنەوەی کتێب و گەیشتنی کتێبخانە بە مرۆڤ بەدەر لە پێویستی ئەو مرۆڤە بەدەر لە جێگە و ڕێگەی بەدەر لە ستایلی ژیانی بەڵام لەگەڵ قەرەباڵغ بوون و جەنجاڵی ستایلی ژیان کتێبی دەنگی زیاتر کار ئەبینێ لەوەیە کە بتوانێت بگات بە خەڵک بۆیە مەبەست لەم ئەپلیکیشنە کە یەکێکە لە برهەمەکانی ئاگۆرا ڤژن ئەوەیە کە کتێبی دەنگی کتێبخانی کوردی بەردەست بکات بۆ گوێگران لە سەرتاسەری جیهان. تەنها هیوای ژیانەوە لەم ڕێگایەوە بتوانن نابینان بە حکمی ئەوەی ناتوانن ئەزمموی خوێندنەوەی کتێب بکەن لە ڕێی چاوە بۆیە باشترین ڕێگا بۆ ئەوەی بتوانن بگەن بەو ناوەڕۆکەی لە نێو کتێب هەیە لە ڕێی گوێگرتنەوەیە ئەپلیکیشنەکەی ئێمەش یەکێک لە بەرهەمەکانی ئێمە بریتە لە ئەپلیکیشنی کتێبی دەنگی کە سەرتاسەری بریتە لە کتێبی دەنگی و بەردەستکراوە هەروەکو پێشتر لە ئەپلیکیشنەکە دابینیتان لە ئێستادا زیاتر لە 57 کتێبی جۆرا و جۆر ژانرای جۆرا و جۆر خوێندنەوەی و نووسەر و خوێنەری جۆرا و جۆر هەیە کە بە پێی حەز و خولیا و پێویستی بەکارهێنەر نابینیان ئەتوانن بەکاریبێن و سوودی لێ ببینن. ئەوەیە کە جەماعەت ئیش لە ئەپگریدکردنی سیستەمەکە ئەکەن بۆ ئەو کێشەیە دروست بێ ئەگەر پرسیارەکە لەسەر کێشەمان هەیە و مانوێ بکەین بە جۆگر و خوێنەری کلمانجی ئەوێت لە هەندێک لە پۆستە گشتیەکانیشە بەڕاحەتی کلمانجی بکەن. ئەم بابەتێکی سەرنجڕاکێش و گرنگە کە کۆمەڵی گەنجی کوردستان هەڵساوند بە ئەنجامدانی پرۆژەیەکی ڕۆشنبیری بازرگانی کە خۆی دەبینێتەوە لە پلتفۆرمێکی دیجیتالی و پەرتووکی دەنگی کوردی پلتفۆرمەکە بە شێوەی وێبسایت و ئەپلیکیشنی موبایل بەردەستە. ئەو بەکارهێنان و دروستکردنی ئەژمار بە پارەیە بەڵام گرنگیەکەی لەوەیەکە بەهۆی و کارەوە نووسەران و وەرگێڕان لە بەرامبەر بڵاوکردنەوەی بەرهەمەکانیان لەم پلتفۆرمە ڕەپارەیەک وەرەگرن چکەی دی سوودیوانی شەر چەندە جیهان بەرەو پێشتر بڕۆ تەکنەلۆژیا زۆر زیاتر ببێ و کاتە ئەم کارانە ئەگەر بەم شێوازانە مامەڵی لەگەڵان نەکرێەوە وردە بەرەو یاخود ئەگە بڵین لە ناوچوونیان کەمبوونەوە یاخود بێبەهابوون ئەڕوا بەداخەوە بۆ بەتایبەت ئەو کەسی کە ماندووە بێن و سەرەکەی بێ ئەو کەسە بێکە چاپیەکە. لەسەر گرنگی ئەم پرۆژەیە ئێمە میوانداری دکتۆر هێمن شێخ عومەرمان کردووە کە دامەزرێنەری ئاگۆرا ڤیژنە. دکتۆر بەخێر هاتی و بەیانیت باش ڕۆژێکی باش. زۆر سپاس بەیانی ئەو بەیانی سەرجەم بینەرانتان باش سپاس بۆ ئەم هەلە. زۆر سپاس. دکتۆر پێم خۆشە ئێمە هەرچەنە بە شێوەیەکی کورت باسی ئەوەمان کرد پرۆژەکەتان چۆنە تۆش ئەگەر چی دیکە هەیە بیخەیتە سەرەوەی کە بزانین بینەر ئاشناتر بێ بە پرۆژەکەتان. زۆر سپاسانەکەم بەڕاستی دەستخۆشیتان لێکم ئێوە هەر لە یەکەم تایتڵەوە کە بەکارتان هێنا دەواازەیەک بۆ گەڕانەوە بۆ دنیای خوێندنەوە لە ڕێی کتێبی دەنگیەوە تایتڵێکی زۆر جوانە من لەمە دواتوانم خۆشم بەکاری بێنم لە باسکردن لەسەر پرۆژەکە هەروەها باسکردنی ئەو نمونەی جەنابەت باست کرد بۆ نمونە کە لە کاتی هاتن بۆ سەر ئیشوکار ڕۆژانە چەند کات ژمێرێک ڕن چەند خولەکێک لێ ئەڕوا
ئەتوانی بەکاری بهێنی بۆ خوێندنەوە کتێبی دەنگی خۆی لە خۆیدا داهێنانێکی تازە نییە داهێنانێکە نزیکەی 90 ساڵ بەر لە ئێستا هاتۆتە کایەوە و لە وڵاتە گرتوەکانی ئەمریکا کاری لەسەر کراوە بەڵام لە ئێستادا ڕەنگە زۆر گرنگتر بێ وەک لەو کاتەیە کە لە سەرتادا داهێنراوە چونکە ستایلی ژیانی ئێستامان گۆڕاوە زۆر کەممان کاتمان هەیە دابنیشین و کتێبێک بەدەستەوە بگرین نیو کاژێرێک چەند کاژێرێک بیخوێنینەوە بەڵام زۆر بمان ئەبێ کات بۆ وەرزش بدۆزینەوە زۆر بمان ئەبێ کات بۆ هاتوچۆ بدۆزینەوە لە وڵاتانی دەرەوە زۆر بمان کات لە شەمەندە نەفەر و لە فڕۆکەخانە و لە نێو فڕۆکە و لە نێو پاس بەسەر ئەبین ئەم کاتە ئەکرێ بۆمان بگەڕێتەوە بۆی کە بتوانین گوێ لە کتێبی دەنگی بگرین بۆیە کتێبی دەنگی وەکو داهێنانێک و وەکو میدیایەکی بڵاوبوونەوەی کتێب لە کاتی ئێستا لە هەموو کاتێک زەڕورترە بۆ هەمومان و ئەتوانین سوودی لێ ببین کاک دکتۆر ینی زۆر زار دەگوترێ بەشێک لە چێژی کتێب پەیوەندی بە لە مسکردن و بەو کاغەزانە هەیە کە لە بەردەستا کتێبی دەنگی چێژی خوێندنەوە یاخود چێژی زانیاری و فێربوون کەم دەکاتەوە چێژ شتێکی زۆر شخصیە بۆ نمونە ڕەنگە من چێژ لە شتێک ببینم بەڵام مانایەوە نیە تۆش ئەبێ هەمان چێژی لێ ببینیان تۆ چێژ لە شتێک ببینی مانایەوە نیە من ئەبێ چێژی لێ ببینم بەڵێ من 100% لەگەڵتام ئاشنابوونێک هەیە لەگەڵ خودی کتێب و کاغەز و لاپەڕی بەیادگاری و ئەو بابەتانەش بەڵام لە کتێبی دەنگیشا ئاشنابوونێکی تر هەیە بەعدێکی تر هەیە کە ئەویش بەعدی دەنگەکەیە هەندێک دەنگ و هەندێک خوێندنەوە ئەوەندە بەتوانان و ئەوەندە بە پێزە کە ڕۆحێکی تر ئەکا بەدەر ئەو بەبەری ئەو دەقەدا بڕوا بکە کتێبی وا هەیە بۆ هەروەکو شعریشان وەکو کتێبێکی تاویش کە بە خوێندنەوە گوێت لێ و ئیتر قەت خۆت ناتوانانی بیخوێنیتەوە چونکە هەستەکەی دووریەکی تر لە دەست ئەدەی هەستەکەی چێژێکی تر لە دەست ئەدەی کە چێژی خوێندنەوەکەیە ئەمە خوێنەری هێندە بە توانامان هەیە کە ڕۆمانێکت بۆ خوێنێتەوە بە تۆ بێ 4 و 5 گوێی لێ بگریتەوە نەک لە بەرەوەی دقەکە تێنەگەیشتووی بەس لە بەرەوەی چێش لە خوێندنەوەکە ئەبینیت کەواتە توانێ بڵێ ئەمە ئاشکردنەوەی خوێنەرە بە کتێب ئەم ڕێگەیە ئەمە ئەکید هەروەکو کاکە باسی کرد پێشتر لە زمانێکی ترا زۆر کاتی هەبوو بۆ کتێب خوێندنەوە زۆر ئاشناوە بە کتێب بەڵام ئێستا لایفستایلی گۆڕاوە کتێبی دەنگی ئێستا بەڵێ ئاشناکردنەوەی بە خوێندنەوە بە ئاشنابوون بە کتێبخانەی کوردی باشە پێشوازی خەڵک چۆنە بۆ ئەم پرۆژەیە ئێمە بەڕاستی ماوەی بە شێوەیەکی با بڵین ئاشکرا ماوەی 6 مانگێکە ئەپلیکیشنەکانمان بەردەست بووە لە ئەپستۆر و لە گوگل پلی لە ماوەی ئەم 6 مانگەیە لە ئێستا نزیکەی 2500 بەکارهێنەرمان هەیە لە سەرتاسەری جیهان پێشوازەیەکی زۆرمان لێکراوە لەلایەن بەکارهێنەران لەلایەن دەستگا حکومی و ناحکومی و میدیایی و حکومیەکانەوە بەڕاستی کە جێی سوپاسە بەڵام بەر لەم دوولایەنش پێشوازیەکی زۆر و پشتگیریی زۆرمان پێگەیشتوە لەلایەن نووسەرانەوە نووسەران زۆر بە سنگێکی فراوانەوە هاتوونەتە پێشەوە یارمەتیان داوین ڕێنماییان کردوین و بەرهەمەکانیان پێداین بۆی لە پلتفۆرمەکەمانە بێت کە ئەمە زۆر جێی دڵخۆشیەوە دکتۆر هێمن ئەوەی کە سەرنجی من زیاتر قوڵاکاتەوە لەسەری خاوەن پێداویستی تایبەتە ینی من زۆر جار لە خەمی ئەوەیە بووم وەکو خۆم کە کاتێک کەسێک نابینابێت چۆن بتوانێت چێژ لە کتێبێک وەرگێت کە ئێستا کتێبی زۆر باش هەیە چیرۆکی زۆر جوان هەیە پێویستی بە هەموو ئەو پێشکەوتنانەیە ئێوە چۆن توانیتانە لەمەوە خزمەتێک بە خاوەن پێداویستی تایبەت بکەن ئێمە ئاگۆرا دەنگی چێکە لە بەرهەمەکانی ئاگۆراڤژن چونکە ئاگۆراڤژن پلتفۆرمێکی کۆکراوەیە بەکارهێنانی تازەترین تەکنەلۆژیا بۆ خزمەتکردنی کتێبخانەی کوردی ئاگۆرا دەنگ خۆی وەکو کتێبی دەنگی ئەمە زۆر خزمەتێکی باش بە نابینان ئەگەیەنێت نەک تەنها نابینا بەڵکو بۆ نمونە کۆمەڵی کەسی تریش هەن کە کێشەی تەندروستیان هەیە و ناتوان کتێب بخوێنەوە هەندێک جۆرە نەساقی هەیە کە ناتوانێت دەستی بە ڕاگرێت ئەو کاتە ناتوانێت کتێبەکە ببینێ بۆ نمونە یان هەندێک کەس نابینا نییە بەڵام چاوی هێندە ئەزێتی ئەبێ یان ملی هێندە ئەزێتی ئەبێ ناتوانێت کتێب بخوێنێتەوە بۆیە کتێبی دەنگی چارەسەرە بۆ هەموو ئەمانە بەڵام یەکێک لە پرۆژەکانی ترمان پلتفۆرمی کتێبی ئەلکترۆنیە کە ئەویش دووبارە نابیناکان ئەتوانن سوودی لێ ببینن لە بەروی ئەو تەکنەلۆژیای بەکاری ئەهێنین پرۆگرامیشی تایبەت هەیە نابینەکان بەکارێنن هەرچیەک لەسەر شاشەی مۆبایلەکان بێت بۆیانە خوێنێتەوە ئەو کاتە ئەتوانن کتێبەکە ئەگەر بە دەنگیش بەردەست نەبوو بە خوێندنەوە بگات پێیان بەڵام ئەگەر بۆ خوێندنەوەی بێت کە ئێمە بۆیانەکەین زۆر زیاتر چێژی لێ ئەبینن پەیوەندیشمان هەیە لەگەڵ یاننا و زۆر لە نزیکەوە کاریان لەگەڵ ئەەکەین بە تایبەتی لەگەڵ هەندێک لە ڕێکخراوەکانیان کە خزمەت بۆ نابینانەکەن باشە بەڕێز دکتۆر هەماهەنگیتان لەگەڵ حکوومەت چۆنە بە تایبەت بەڕێوە بەلایەتی گشتی کتێبخانە گشتیەکان هیچ قسێکتان لەگەڵ
ئەوان کردووە دانیشتنتان هەوامان چۆن پێشوازی لە بابەتەکە دەکەن؟ پرسیارێکی زۆر جوان و پێم خۆش ئەم پرسیارت کرد هەروەکو جەنابتان پێشتر باستان کرد کە هەوڵ و ماندووبوون و محاولات هەبووە لە ڕابردووە بەڕاستی بە درێژایی مێژوو بۆ خزمەتکردنی کتێبخانەی کوردی و بۆ خزمەتکردنی بەکارهێنانی تەکنۆلۆژیا بە قەناعەتی ئەمە یەکێک لەو هۆکارانەی کە ئەو هەوڵانە هێندە بە پێز نەبوون و نەگەیشتوونەتە دەرەنجام ئەوەیە هەوڵی زۆر تاکە کەسی بوون ئێمە یەکێک لە بنەما سەرچەکانی کارکردمان ئەوەیە کە پێکەوە ئەتوانین زۆرتر بەدەست بێنین بۆیە هەر لە یەکەم ڕۆژەوە قسەمان لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری کردووە جەنابی وەزیری ڕۆشنبیری بەڕێوەبەرانی ڕۆشنبیری گشتی بە تایبەتی بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری سلەیمانی و سەردانمان بۆ هەولێر بۆ وەزارەت و هاتنی وەفد و بەڕێوەبەرانی وەزارەت بۆ لامان لە نزیکەوە هەماهەنگیمان لەگەڵ وەزارەت هەیە دەرگای ئێمە کراوەیە بۆ هەماهەنگی و کارکردن لەگەڵ هەر کەس و لایەن و ڕێکخراوێک کە حەز بکات پێکەوە کار بکەین بۆی خزمەتێکی باشتر بکەین و بەڕاستیش زۆر پشتگیر بوونە زۆر دەستخۆشیان لێ کردوین و چاوەڕوانیشیان زۆرە لێمان بۆ هیوایان لە ئاسی چاوەڕوانی هەموو لایەکدا. باشە دکتۆر چۆن توانێتانە باسیەوەت کرد کە نووسەر ئەو یاخود ئەو کەسێکە بەرهەمێنەری ئەو بابەتەیە چۆن مافەکەی بۆ وەرگن چی بکەن چونکە ئێستا کێشەی هەرە زۆری نووسەرانەوەیە کە زۆرجار مافیانە خوڕێت لە چاپکردنی کتێبەکانیانە. دەستخۆش زۆر پێم خۆشە ئەوەت باس کرد بەڕاستی ئەوشی چێکی ترە لە هەڵە کەلتوریەکان کە لە ناو ئێمە باوە بۆ نمونە کەسێک ئەپلیکیشنێک دائنێەوە چێ کتێبی 100 نووسەرەخات ئەپلیکیشنەکەیەوە بە تێگەیشتنی خۆی خزمەت بە کتێبخانەی کوردی و بە نووسەرەکانەکە بەڵام بێ پرس و ڕای نووسەرەکان بێ گەڕانەوە بۆ نووسەرەکان ئێمە لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونمانەوە دەستمان بۆ هیچ کتێبێک نەبردووە بەر لەوەی گرێبەستێکی 22 خاڵی لەگەڵ نووسەرەکاندا ئیمزا بکەین لەم 22 خاڵەیە مافی ئێمە وەکو دەستگایەک و مافی ئەوان وەکو نووسەر پارێزراوە چ بۆ کتێبی دەنگی بێت چ بۆ کتێبی ئەلکترۆنی بێت چ بۆ ڕووی مارکتینگ ئەوانە بێ ئێمە دووبارە قەناعەتمان وایە کە ئەبێ پلتفۆرمێک دروست بێ ئەم پلتفۆرمە ببێت بە هاندەرێکیش بۆ نووسەران یەک بۆ ئەوەی بەردەوام بن لە نووسین بەڵام دوو بۆ ئەوەی جوانتریش بنووسن چونکە ئەگەر جۆرە پێشبڕچەیەک دروست بوو نووسەرانیش زیاتر بەخۆیان داچنەوە جوانتر ئەنووسن وەک لەوەی کە ئیتر من کتێبێک چاپەکەم و خەڵک ئەی با و خەڵک چاپی ئەکاتەوە و ئەگات بە خەڵک بێەوەی من پێی بزانم لەبەر ئەوە کتێبی وا هەبوو زۆر حەزمان کردووە لە پلتفۆرمەکەمان بێ بەڵام نووسەرەکە ڕازی نەبووە ئەم شتمانە بڕیار لای تۆ ئەتر لەوە زیاترمان بۆ ناکرێت لە ئێستادا زیاتر لە گرێبەستی 110 کتێبمان هەیە گەر هەڵە نەبم کە ئەم 110 کتێبە لە نووسری هەر چوار پارچەی کوردستانەوە هاتووە کتێبی ژاندرای جۆرا و جۆری تایە کتێبی زاراوە جۆرا و جۆرەکانی تایە سۆرانی کەلهوڕی کرمانجی بادینی بەڵام هەمووی بە گرێبەستە و بە ئیجازەی نووسەرەکان کاری دکتۆر هەیە من لەگەڵ بۆ قوتابیان چی دەکەن ئێوە ینی تەنیا خۆی دەبینێتەوە لەو کەسانێک کە وەکو چێش خوێنەرن ینی تەنیا لەسەر بابەتە ئەدەبیەکان کار دەکەن یا خۆت بۆ قوتابیان پرۆژەتان دەبێت لە داهاتوەمان بتوان سوود لە منهەج ببینین لە ڕێگەی دەنجیەوە بیرۆکەکەت زۆر جوانە بەڕاستی ببورن ئەم جۆرە پلتفۆرمە ئەکرێت چینی زۆر جیاواز سوودی لێ ببینێ یەکێک لەوانە قوتابیان بەڵام لە ئێستا ئێمە زیاتر کارمان لەسەر ئەو ژاندرایانە کردووە کە ژاندرای نافەرمین بۆ نمونە خوێندن نین بەشێک نین لە منهەجی خوێندن دەرگامان کراوە دووبارە و پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی پەروەردەش کردووە لەگەڵ جەنابی وەزیر قسەمان کردووە پێشتر و هەر کاتێک ئەوان حەز بکەن ئێمە پرۆژەیەکی وا بکەین پلتفۆرمەکەمان ئامادەیە ستافەکەمان ئامادەیە توانین ئیشی لەسەر بکەین لە ئێستادا ئەوەی بۆ قوتابیان بێ ڕەنگە زیاتر ئەو بواری گەشە پێدان بێ گەشە پێدانی کەسی بێت کە کۆمەڵی کۆکراوی زۆرمان هەیە لەو بوارە و گەنجان بە گشتی ئەتوانن سوودی لە بینی و خوانی لێوە فێر بکەن بەڵام بڵێ منهەجی فەرمی خوێندنگاکان کارمان لەسەر نەکردووە لە ئێستادا باشە پرۆژە و پلانی داهاتوتان بۆ گەورەکردنی پلتفۆرمەکە چۆنە بێت ئێمە بەو هیواین کە ئەوەی دەستمان پێکردەوە بتوانین بەردەوام بین پێویستمان بە یارمەتی و پشتگیری هەموو لایەنێک هێبووی بتوانین بەردەوام بین ئەگەر بەو پێی هاتوین بەو پێ بەردەوام بین چەند ساڵێکی تر بەڕاستی گۆڕانکاریی گەورە ئەبینین لە کتێبخانەی کوردی و لە خزمەتکردنی تەکنۆلۆژیا بۆ کتێبخانەی کوردی پرۆژەکانمان ئێمە لە سێ پرۆژەیە خۆی ئەبینێتەوە ئەمڕۆ زیاتر باسمان لە ئاگۆرا دەنگ کرد کە ئەپلیکیشنی تایبەتە بە کتێبی دەنگی کوردی بەڵام پلتفۆرمێکی ترمان هەیە ئاگۆرا ڤۆیسە کە ئەپلیکیشنی تایبەتە بە کتێبی دەنگی ئینگلیزی بەڵام ئەو کتێبانەی لە کوردیەوە تەرجمە کراون بە ئینگلیزی ئەمەش خۆمان هەر کاری لێ ئەەکەین و کتێبی وەرجێڕاوی تریش وەرئەگرین کە لە کوردیەوە وەرجێڕناوە سەر ئینگلیزی و بە ئینگلیزی بە جیهانی بگەین دکتۆر هەیە من لێرە شتێک هەیە
ئێوە چۆن نەتوانن ئالیژنەتان هەیە هەڵسەنگاندنتان هەیە بۆ ئەو جۆری کتێبانەی کە دایانن لە پلتفۆرمەکە یا خودت نا هەر نووسەرێک ڕازی بوو ئێوە ئامادەن بۆی بڵاوکەنەوە وەکو لیژنە ئێمە لیژنەیەکی ناوخۆییمان هەیە بەڕاستی خۆمان لە ئێستادا ئێمە تیمێکی دەکەسین کە کار لەسەر ئەم پرۆژە ناکەین ئەم دەکەسە بەردەوام و هەموو ڕۆژێک لە کارکردنا کۆکراوەیەکی شارەزایی و باگراوندی جۆرا و جۆرە بەشێکی زۆریشمان ئاشنایەتیمان لەگەڵ کتێبخانە و ئەدەبیات هەیە بە سەقافەی ئەکادیمی و بە غیر ئەکادیمی لە ئێستادا لیژنەیەکی فەرمیمان نییە بڵین هەڵسەنگاندنەکە خۆمان ئەو هەڵسەنگان ناکەین بەڵام هەندێک لەو هەڵسەنگاندنانە لەبەرەوەی حەزەکەین نووسەرێک زیاتر بناسرێت و بگات بە گوێگران نووسەری گەنجن هەندێکیان مەجبورین کە هەڵسەنگاندنەکە بۆ نمونە پەشیمان بینەوە لێ لەبەرەوەی هەروەکو ئاماژەم پێکرد نووسەرەکە ڕازی نابێت کە ئێمە کاری لەگەڵ بکەین بڕیاری خۆیان دکتۆر هێمن ینی من کتێبێک دەنووسم ڕەنگە ناوەڕۆکی کتێبەکەی باش بێت تۆ بیخوێنی هەڵسەنگانی بۆ بکەی پێدوا ینی ئاستی کتێبەکە کتێبێکی باشە بەڵام ژمارەی سپاردنم لە وەزارەتی ڕۆشنبیری وەرنەگرتووە کار لەسەر ئەم جۆرە کتێبە دەکەن یان پێویستە ڕێکارە یاساییەکە لە ڕێی حکوومەتەوە ببڕم بۆ بڵاوکردنەوەی کتێبەکە اینجا بێتە لایەوە نەخێر ئێمە هەموو کتێبێک ئەبێ بە شێوەیەکی فەرمی بڵاو کرابێتەوە اینجا ئێمە مرج نییە چاپ کرابێت بەڵام ئەبێ ڕاستپاردنی وەرگرتی بێت و بڵاو کرابێتەوە باڵین اینجا ئێمە کار لەسەر کتێبە دەنگەکەی بکەین لە ئێستاش دەبڕاستی لە کۆی ئەو 500 کتێبەی کە تا ئێستا گرێبەستمان لەسەر کردووە تووشی هیچ حاڵەتێکی واش نەبووین بڵین تا ڕەوزی بکەینەوە بەڵام ئەوە معلومە دروستە بە هیوێن کە کارەکەتان دەنگدانەوەی زۆر زیاتری هەبێ و لە داهاتوودا زۆر بەفراوانتری بیبینینەوە سپاس دکتۆر هێمن شێخ عومەر کە وەکو دامەزرێنەری ئاگۆرا لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ جەنابتان بۆ ئەم هەلانە بەڕاستی ئێمە پشتگیریەکی زۆر گەورەیە بۆ ئێمە جێی شانازیە بۆ ئێمە بۆ هیواین لە ئاستی چاوەڕوانی ئێوە و هەموو لایەکدا بەردەوام بن ئینشاءالله زەیتی نیشتیمان نوێترین پێشانگای شێوەکار بەهادینە کە هونەرمەند بە کۆنسپتێک و فۆرمێکی جیاواز ئەم پێشانگایی لە کوردستان کردوێتەوە و تابلۆکان بە ستایلی ئابستراکت کێشراون هاوکات لە ڕێگای تێکست ئاماژە بە بەشێک لەم ڕووداوانە دراون کە بوونەتە هەوێنی ئەم ئازادی ئەمڕۆی هەرێمی کوردستان بەدەستی هێناوە بەهادین یەکێکە لە شێوەکارەکانی کوردستان کە توانێتی لە زۆرێک لە وڵاتان پێشانگا بکاتەوە لە دەستپێکی ڕۆژەکەمانە توانە وزەی هۆنەرمەندێک ببینین کە لە ڕۆی یاخود لە ڕێگەی هوەرەوە چکارێکی کردووە. زەیتی نیشتیمان نوێترین پێشەنگای هونەرمەندی شێوەکار بەهادینە. هونەرمەند لەم تابلۆوانەی پشتی منەوە پێمان دەڵێت بەشێکی زۆری ئەو ڕووداوانەی کە لە ڕابردوودا ڕوویان داوە هەوێنی دروستبوونی ئەو ڕەنگە جیاوازانەی ئەمڕۆ. من ناوم بەهادینە هونەرمەندیشی شێوەکارم دوورم لە جوغرافیا و ئیدنتیتێتی ڕەگەزی من دەمەوێت بڵێم هونەرمەندێکی جیهانی بەو جیهان بوونەی ڕۆح نەک بە دیاریکراوی لە خەمە قەڵبێکەوە کە من هونەرمەندێکم خەڵکی چ وڵاتێکم هونەر بۆ مرۆڤایەتی لێرەدا دەڵێم من خەڵکی سلێمانیم بەڵام هونەرەکەم هونەرێکی بە جیهان بوونە زیاتر. ئێستا من دوای دابڕانینێکی زۆر دوور و درێژ لە کوردستان من جاریشتر گەڕامەوە توانیم هەندێک کار و داڕشتنێکی نوێ وێنە لە ناوێنەیەکی ترا جێگا بکەمەوانە بۆ من کە ئەم کۆنسپتەی مانیفێستێکی جیاواز لە تەنها ئەبستراکت توانیم وێنە جارێکی تر بگەڕێنمەوانێ بۆ چای بینەر کە کارەساتە کە زەینی نیشتیمانە بۆ من ئەم جۆرە مانیفێستە و داڕشتنە جیاوازە لە نێوان ئەبستراکت و ڕیالیستە ئەمە بۆ من
کۆنسپتێکی نوێترە لە کۆنسپتەکانی ڕابردوویمە. من لە ساڵی 93 چون بۆ دەرەوەی کوردستان لە دەروی کوردستان قۆناغی یەکەمم تورکیا بوو، قۆناغی دووهەمم کە وڵاتی ئەڵمانیا بوو، لەوێ چەند وڵاتێکی تر کە کاری هونەریم کردووە پێشانگا و لە ساڵی 99 من خاوەنی گەلەری ئاڤێستام کە تەرخانە بۆ کارە هونەرەکانی خۆم و چەند هاوڕێیەکی تایبەتمەند بە کارەکانم و لە ساڵی 2014دا ماستەرم لە هونەری فەلسەفەی هونەری ئاسیا و ئەوروپا داهێناوە. بەشداریکردنم لە هەندێک جێگای جیاواز دەزانن کە من لە پانتاییەکی زۆر فراوانە 4 خەڵ باز دەکەم. باسی خودداکەم، باسی دایکەکەم، باسی خۆشەویستیەکەم، لە پاشان باسی ئەوەکەم کە دوای ئەم سێ خاڵە ئەم سێن دائیرە بچووکە ئەبێ من لە کوای ئەم پانتاییە بم. ئەمە بۆ من کۆکراوەی هەموو ئەو کارە ساتانەیە، چونکە مرۆڤ لە چواردەوری ئەو کارە ساتانە ئەخولێتەوە. بەیانیان ئێمە بەو بابەتانەی کە ئەبنە خۆراکی جستەی، خۆراکی ڕۆح، خۆراکی دەروون هەمووی کۆکەینەوە بۆی بەرنمەیەک لە شێوەی خوانێکی تێروتەسەلا بۆیەوە ئامادە بکەیت. ئەم جارەیان باسی ئەومان کرد خوێندنەوە وەکو خۆراکی ڕۆح بوو، میوزیک بوو، شێوەکاریە هونەرە هەموو ئەمانە زۆر جوانیە بەخشنی بێ ئەوەی بمانەوێت بێەوەی یاخود بڵین ڕاستەخۆ بیری لێ بکەینەوە کاریگەری هەیە لەسەر ڕۆژەکەمان ئینشەڵڵا. ئەم جارە باسیێواکەین کە بۆ یەکەم جار لە بەلجیکا چێشلێنەرێکی کورد بە زمانی هۆڵەندی کتێبێک نووسێ بە ناوی چێشخانەی کوردی لە مراسمێکی گەورەشا بە ئامادەبوونی ئەوروپیەکان، بە ئامادەبوونی ئەو کوردانی کە لە تاراوگان هەموو ئەوانی کە لەوێن کتێبەکە نمایشەکرێ. کتێبەکە باس لە سەرجەم خواردنە کوردیەکان دەکا و تەواوی زانیاری و پێکاتە و وێنەی خواردنەکانی تێدایە. ئەم شێفە کووردە ماوەی 25 ساڵە لە بەلجیکا دەژیت و 10 ساڵیشە خواردن بۆ کەسانی بەتەمەند دروست دەکات. دەڵێت ئامانجی من ئەوەیە خواردنی کوردی بە ئەوروپیەکان بناسێن. هاوکارمان بارزان حەسەن لە بەلجیکاوە قسەی لەگەڵ ڕۆشان جعفەر کردووە کە چێشلێنەر و نووسێری کتێبەکەشە. لە بەلجیکا چێژلێنەرێکی کورد بۆ یەکەم جار بە زمانی هۆڵەندی کتێبی چێشخانەی کوردی بڵاو کردەوە. ئامانجی چێژلێنەرەکە ئەوەیە ئەوروپیەکان زیاتر خواردنە کوردیەکان بناسن. ڕۆشان جەحفەر چێژلێنەر و نووسەری کتێبەکە زیاتر لە 25 ساڵە لە بەلجیکا دەژیت. ناوبراو 10 ساڵە خواردن بۆ خانەی بەسەڵاتچوان لە شاری لۆڤنی بەلجیکا ئامادە دەکات. لە بۆنە و ڕێوڕسمە تایبەتی ئەوروپیەکان داوای لێ دەکرێت بۆ ئەوەی خواردن ئامادە بکات. ڕۆشان هەوڵ دەدا لە داهاتوودا کتێبەکە وەربگەدرێتە سەر زمانەکانی فەڕەنسی و ئەڵمانی. ئەف کتابژی من یعنی هیوای یعنی ئەو دیۆ من خۆرم بوو هەرگۆڤ ئەدچووم حەفلا ji بۆ بەلجیکیا من خۆرن ji بۆ یعنی حەفلا من چێ دەکرد ئیجار هەمیەت گو خۆرنەتە خۆشە ئیجار دۆستێکی مە بەلجیکی گوت یعنی خۆرنێتە خۆشە و هەفجینێ من ئەکرام گوت کە ئەم پرتوکێک کوردی دەرخینن ئەمێ دوورە تێخن فرانسی و دوورە زمانێ دی ئینگلیزی و ئەڵمانی ئەمێ چاپکن دەرخینن. ڕۆیا لەگەڵ مارسێل خەڵکی بەلجیکان و دوو هاوڕێی نزیکی چێژلێنەرە کوردەکان. بیرۆکە و هاوکاریکردنی کتێبەکە لەلایەن ئەم دوو کەسەوە پێشنیار دەکرێت. چێژلێنەرە کوردەکە
لەگەڵ هاوڕێکانی بۆ ماوەی 1 ساڵ خەریکی ئامادەکردنی کتێبەکە دەبن. ئەوان باز لە تام و چێژی خواردنە کوردیەکان دەکەن. من حەزم لە ژەمە خواردنی کوردی هەیە چونکە چەند جارێک لە ماڵی ڕاشان و ئەکرم بانگێشکراین و توانیمان تامیان بکەین. هەروها جارێکی دیکە مەراسیمێکمان بۆ پشتیوانی کورد ئەنجامدا هەموو خواردنەکان کوردستانی بوون. زۆر حەزم لە خواردنە کوردیەکان هەیە چونکە زۆربیان سەوزەواتیان تیادایە. خۆشترین خواردنیش بەلای منەوە خواردنی کفتەیە، بە تایبەت کە لەلایەن ڕۆشنخان ئامادە دەکرێت. بەڕاستی بەتام و خۆشە. گۆرانی و میوزیکی کوردی لە مەراسیمەکەدا پێشکەش کران. گەرم و گوڕی و جۆش و خڕۆشی زیاتری بەخشیە ئامادەبوانی بەلجیکی و ڕەوەندی کوردی. لە کۆتایی مەراسیمەکەشدا هەمووان خواردنەکانیان تاقی کردەوە کە بە دەست و پەنجەی چێژلێنەرە کوردەکە ئامادە کرابوون. بەهۆی کتێبی چێشخانەی کوردی لەمە دووە ئەوروپیەکان زیاتر شارەزایی و زانیاریان دەبێت سەبارەت بە خواردنە کوردیەکان و هەروەها زیاتر تام و چێژ لە خواردنەکان دەکەن. بارزە حەسەن کوردستان بیچوار بەلجیکا. جاوەرە برسی و نەبێ و هەموو خواردنە خۆشە ببینیت و بیر بخەنەوە کە خواردنەکان چەند خۆشە و کوردەواریە و وانە جازگە لە بینین جارێ نەبینی و گوێت لێ نەبووە گوێ لێ نەبووە واکەین ئێستا باسی دەکەین تەوەرەکەوا لە یەکەین هەکار بە باسکردنی هەمومان برسیمان بێت چونکە ئەوە هەیە کە هەر میلەتێک لەم جیانە شارازی بە کولتوری خواردنەوەکە خواردنتر بەشێکی تەواوی ژیانە و بە تایبەت خواردن ڕازانەوە ئەمە کەواکات کە خوانی ئەو میلەتە زۆر بەناوبانگتر بکە و کوردیش سفرەخوانێکی جوان و نانێکی دەوڵەمەندی هەیە هەر لە چێشتە خۆش و بەلەزەتەکانی وەک دۆڵمە بە دەرەجەی 1 و سەوزەواتەکان پڵاوە ساوەرە کفتەیە ساوەری سوور بە ماستا و بە دوای ئەو کوێستانانەوە و ساوەر بە گۆشت بە نانی کوردی وەکوتم کفتە دۆغاواش هەیە من هەرچەنەوە لەگەڵ یا زۆر نازان بینم نییە نازام زۆر خۆشیانە کۆمەڵێک چێشتی ڕازاوی تر هەیە کە لە ناو کوردەواریە ئیشتیهای مرۆڤەکەنەوەکەن ئەگەر تێریش بی هەر حەزب بچێت سەری و بیخۆی خۆت دۆستی کامە خواردنی زیاتر وڵی هەر خواردنێک خۆش بێ ئەتیادیە ئەی خۆم شتێک نییە بڵێ تایبەت نییە نا شتێکی وانە بڵم ئەم ئایتر بە تایبەت ئەمە فیڤریتی منە هەمووی خۆشە خواردنی کورد دۆستی قۆزیم بەردەوام قۆزی میوانمان لەگەڵە زیاتر بۆمان باسی خواردنەکە دەکات خاتوو بەهار محەممەد شێفە خاتوو بەهار زۆر بەخێر بێ سپاس دەکەم خاتوو بەهار بەخێر بێ سەلامەت بە بەیانیان مرۆ خۆی کارەخێو هەڵدەستە ئیشتیهایەکی زۆری بۆ خواردن هەیە هەرکە هەڵدەستی یەکەم شت کە دەوێت بیکا شتێک بخوا بەڕاستی ئێستاژێن کە باسی خواردن دەکەی زیاتر ینی حەزمان بۆ خواردن دەچێت دەمەوێت لەوە دەست پێ بکەین لە چ خواردنێک زۆر وەستای تاوان دەست خۆشی بەرنامەکە و لێکم بەڕاستی بەرنامەکی زۆر جوانە تەوەرەکەشتان هەر زۆر جوانە خواردنی کوردی بەبیر بابرین بینەرەکانتان دەینەوە دەست خۆشیتان لێکم هیوادارم هەر سەرکەوتوو بن بەڕاستی ئەمن بەخۆم وچکا برایگوتی وەکو دکتۆران اختصاسم کفتەیە اختصاس بەڵام هەموو خواردنە کوردەواریەکان ئەزانم هیچ شارێک بی ئەم بەخۆم ڕواندزیمە بەڵام مەرز نییە بەس خواردنی ڕواندزی دروست بکەم سلێمانیان دروست دەکەم یعنی خواردنی کوردەواری ئێران و بابرین بەشی بە ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوا هەموو خواردنەکان کە دروستی کەمەوە وەکو ئەوان دروستیەکەم نارم لەوان خۆشتر بالێم تووڕە نەبن وەکو ئەوان دروست ئەگەر بیشی لێ حەقا بەهرخان شتێکێ لە ناو خەڵکی سلێمانی یاخود هەر بەگشتیش نەکرد سلێمانی بە تایبەت کەسە دێرینەکانەڵێ گەر لە کفتەی زانی ئەوە کابانەوە ئایلێکی ڕاستەنە نەمە وایە بزەبت زانی ئێستا من کچەکانی خۆم فێری خواردن کردیە بەڵام ئەرێن ئەمە وەچی تو شێفی نەرم نا احتراف و پێناکەمەری لۆ ئەم هێشتا فێری کفتە نەبووین کفتە قیاسە چونکە زۆر قورسە زۆر بە زەحمەتیش ئەمن بەخۆم خاوەنی چێشخانەی کوردەواریم هەتا ئێستا یعنی
زۆر ئافرەتم هینایە زۆر ئافرەتی کابانیش بووینە بەڵام وەکو خۆم 100% ڕام لە کفتەی هیچ کەسەوەی بەهارخان دەرنەچوونە با لەگەڵمان بێنەوە تا بابەیەکەوە بارخان لەگەڵمان بمێنەرەوە هەرچەندەم ڕۆژ من و تۆ دیسانەوەکو یەک جلمان لەبەر کردو جارێک کێشان بەرنامەمان کرد ساڵی پاریش بەرنامەیەکمان کرد عینەن جلکمان تەنسیق بوو نازانم سەوز بوو نەوەڵا هیچ ینی ئەوە نەبوو تەلەفۆن و شتیشم بۆ نەکردو خزمت نییە بەس دڵمان پاکە بارخان لە ئاکرێ کە باسی ئاکرێکرێک سەر قەلیەمان بیرەکەوێتەوە قەلی ئاکرێشمان هەیە جا هاوکارمان لە ئاکرێەوە لەگەڵمانە بێت بزانین ئەم بەیانیە قەلیە چۆن ئامادە کراوە ئاری سڵاو لێبێ پێم بڵێ لەکوێیت ئەو قەلیەی کە ئەمڕۆ ئامادەکراوە بە چ گۆشتێکراوە باسێکی قەلیەمان بۆ بکە بەێ سبێدە هێوا و تەماشەوانانجی باش بیتن لە ئاکرێ ئەمت ناوە خارنگەکە فلکلوری داد گەلوینە vێگاوێ لە ئاکرێ تایبەتی ژیب عالیە ئاکرێ دیروکی و گەلک خارنگە هێتاتی نەڤەکردن هەمی یەن کوردەوارینە وت ناوێدا خواردن و بە خواردنێن کوردەواریژی تێنە پێشکەشکردن vێگاوێ سپێدەهەیە مەدوێتن ئەموان خواردنان بۆ بدەینە دیارکردن یەن کوت سپێدەیا پێشکەشی خەڵکی تێنەکردن تایبەتی وان گەشتیاران وان کوان کەسن کوت بێت سپێدایان بێنە خواردنەوە وان خارنگان خواردنێ بخۆن کاچێتە پێشکەشکردن بێگومان قەلی چەند جۆرەکان vێگاوێتنەوە خواردنێداهەیە ژبلی قەلیێ چەند جۆرەکی دێت خواردنێ ژاینە ji bo kan bizanîn ev çi cûret xwarinê ne aya hemî jî kurdewarî ne yan jê biyanî jî navê de hene ez xwazim ku xida nêvê xwaringehê xwar bikin ku ew xwe jî amade jî diketin ka kewar spêde baş spas bû vê derfetiyeke me behsa wê dê bikey ev çi cûret xwarinê ne çendin û hemiyan qelî jî em dijî navê de hene me behsa wê jî bike belê Seydarî bû Kurdistan 24 hatîne xwaringeha mîr ev bû nisbet spêda me 27 cûret xwarinê kurdewariyê teyn xeb ربطن بآكريفا يعني ونمونا دبجين هنجفينة آكريا جيزة آكريا يعني أفجورة خرط آكرينا وهن خورنت هاي ما طيبتن بميريوا بجورة بميريوا ربطن يعني أف خورنجا خر أف جورة خربو سبيدو تتا بو ميفاتن هور قالك بحثا قلية تتكرن سبيدو قليب چرانجا جديدة تشكرن آكريا ونيفرو إيوارو قليا چوايا بو سپیدا های قلی سرک بو سپیدا گلکتی تکارینان قلیا شوانا سپیدا چید بو نیوروا ما خارنه تاین آکره و تایبت او برنج کردی مه هی یه ششمه هی آکره و قلیا شوانا قلیا صور حبید او خر قلیا ما تایبته قلیا ما تایبته بچه دینگی تدرس کرن اب خموليه دينجي زور جوانا يعني بيشترج تاغوتا من يعني حتى اگر كوبيت وخورنك بيتا درسكرن دهنه خماليش تبكاريان يعني هر سه دانت روجه او خورنتنا درسكرن لا كريشنا وحميجي هر كردوارينا بله ابا همو كردوارينا بونمونه ابا تشته متين خرب خمالينا نيفرو هر وطف تكا اب اكري اب دولمند اب خورنه اب زراعتي يا دولمند جا امي بكونتوري نيت كاينه برا پیش دخین هاك هور اگتون بحثا ویندیش بیانه ویگا رنگ بو بیناران جی پرسیار بیت جی پرسیار بیتن یعنی که تو وام 26 27 جورت خارنه بو من دانه سپیدایا با چوانه بودید گنجاینه ما تاین تشت به 7000 حتی 14 نوعات دانان اواتش دانه اون دو بو نمونه بجین اف تشت خر بو 8 نفر و 6 نفرات دانه ب 35000 دینار یعنی بیک استقلالا گشتیاره کی بکین آن مثلا ناف مداد داخلی چه بونی او خر یک سعره قالك سپاس بوته هر ساق بي بله مش بيد انك از بحثا ويند بكم براسيجي وككو خداني بخوش دا ديار كرن اف خارنا كل فيرات دانان ياد سپيدهيان وككو گوتي 27 جورت خارنينه هميجي كردوارينه الدان نيفرو ايواريج هميا خارنين كل اكرتنا پیشکش کرن بگمان او جي كردوارينه کو زياتر جي قليت تا پیشکش کرن لاكري ليفيگو قالك خارنين دجي جورت خارنين دجي تفلينا وقليه بوينه ويگو هيا هيلكا قليت نافدا اف طماطرين كو قليت نافدا قالك جورين قليات ندانان جبلي سبياتيان جبلي ابي ثاني گوتن جی براستی جی دالی بهای خوش دالا کریا و گله کد گنجایی نه کلمان بوی علی سپاس بو تو بو هیوان سفره و خوانی همو مالک و همو تیشخانه کیش هر با رازاو به چون که بهر خانش لگلمانه ابیش تیشخانه بوی با نزابو اوانش بکن بهر خان بگرینو لکی و دستت با بمکاره کردوا با خواردن دروست کردن بويت الشيف يعني بكورتيكي بكورتيكي براستي امن بخوم لبدايته ودستم بكرديه يعني بخوارني كردواري
لە ماری خۆم دەستم پێ کرد دوای وردە لە شەریکات ئیشم کرد هەر ئیشی خواردن لە پاشان دلیڤەریم هەبوو دوکانی دلیڤەری 4 ساڵێک دوکانی دلیڤەریم هەبوو ئەوە 2 ساڵیشە تقریبان چێشخانەی تایبەت بە خۆمان هەیە چێشخانەی کوردەواریە و بەدەر لەوە شیرینیشم هەیە و لە مارکێتەکان دەستەکەوی بەشی شیرینیشمان هەیە لە قاتی سەرێ کولیچە و برمەمان هەیە ئەوانش هەر کوردەوارینە شیرینیەکان یعنی کوردەوارینە خواردنەکەش هەر کوردەواریە باشە بارخانێستا هەر کەسێک گوێی لێ بێڵێ جا من شیرینی بخۆم و ینی بە گوێمان هاتووە شیرینی بخۆم خواردنی کوردەواری بخۆم ئەمانە هەمووی وام لەیەکە قەڵەو بم سەحەتێکی باشم نەبێت لە بەرەوەی خواردنە کوردەوارەکان وا بە ئێمە گەیشتووە کە زیاتر قەڵەوە بین یاخود زۆری کالۆریتیایە کاربۆهیدراتی زۆرە تۆ بۆ ماڵی چی؟ ئەمن سەرەتاش باسم کرد لە گردەنابتان خواردنی کوردەواری ئەگەر بگەڕینەوە سەردەمی پێش و زۆر خەڵک غەڵەت تێگەیشتە بینە تەماشای مەتعامی فاسفود کە هەمووی سەمونە هەمووی پەتاتەی سۆرکراوەیە یعنی ئەمن تەماشای مەبەستی من ئەوەیە کە چەندە خواردنی کوردەواری ئەگەر جوان درستی نەکەی تەندروست درستی نەکەی خراپە هەمان خواردنی هەموو وڵاتان هەمووی چەورە هەمووی ڕۆنە ئێستا لۆ نمونەت بەسیت لۆ بینمەوە کە ئەمن کفتەی دروستەکەم بابرین کفتەی دۆغەوە ئەمن لە کۆتاییەکەی دووبارە ڕۆنی داغناکەم و یعنی مەسەلەن هەندێک نعنعی تێ بکەم یاخود هەندێک معدەنووسی تێ بکەم و بەسەری داکەم بەڵام لە وڵاتە عەرەبیەکان دیتیتم دیسانەوە ڕۆنی بەسەردا ئەکەن یعنی دووبارە لە ناو ڕۆنەکەی خۆی و لە ناو ئەو قیمەیە کە لە ڕۆنی سۆرکرایتەوە ڕۆنیش لەسەرەکەن ئەمن دڵنیای هەر کەسە چێکەمەوە خواردنی کوردەواری لەبەر ئەوەی نییە مەتعامی کوردەواریم هەیە بەڵام ئێستا ئەگەر بگەڕینەوە سەردەمی قەدیمیش خواردنی کوردەواری زۆر سەحی بوو بەسیت تریشت ئەمە کەلانەیەمان دروستە کرد برین ئەو تەڕەپیازی لە ناو نانیەکەی و بەسێری خۆ هیچ ڕوونێک پێوە نییە زۆر سەحیە ئێستا کە فێربووینە فڕنی زۆر ئەوە هاتیە و بابرین پێشکەوت و هاتیە و ئامێرە پێشکەوتەکان هاتینە و زیاتر خەڵک فێری ڕۆن و چەوری و ئەو شتانە بووە حتمما هەر شتێک چەوری و هەر شتێک شەکری زۆر بوو ئەوە بێگومان زەرەری هەیە نەک هەر خواردنی کوردەواری ئەتوبرەی دوای خواردنی کوردەواری ئێستا من بەخۆم بەش بە حاڵی خۆم ئەگەر برنجی نەخۆم هەر خواردنەی کوردەواری بخۆم قەڵەو ناوم بەس برنج باشە بارخان دەڵێن هەر کاتێک ئافرەتێک بیەوە میزاجی پیاوەکەی تێک بدات دۆڵمەی بۆ حازر دەکات یەک پێ درێم ئەمن ڕۆژانە خەڵک سەردان مەکە پیاوەک سەردانی کردین بە حەیات لە مارێ دۆڵمەی نەخوار بوو ئەوە باسی پار ڕەمەزانێ یەکەم لەوانەیە جێشی لێبیت نەی خواردبوو دۆڵمە گوتی من دۆڵمەی ناخۆم خێزانەکەشی حەزی لێبوو گوتی ڕەمەزانیشە دەبی دوو خواردنی ببین لێرە ئاخیرەکەی کابرا هات دەیگۆ دۆڵمەم لۆدانێ ئەگەر دۆڵمە نەمابایە دوو نەفەر بامە گۆلۆ ئەو شخصەمدانە دەیگۆ دەبی لۆمدانی ئەمن پاشیوێشە خۆم پاشیوێ کە دۆڵمە زۆر قورسە یعنی ئەوەندە حەزی کرد لە دۆڵمێک کە جوان لێ بندرێ کابرا گوتی پاشیوێشە لە هەموو پیاوێکە فێر بێت دۆڵمە بخوا بابێتە چێشخانەی بەهار بارخان ئەتوانین بە هەموو خانمێ بڵین کابان یان یەک شتی دیکە هەیە بۆ خانمانی ئێستا ئەوەنەی لە فاسفودەکانن ئەوەنە لە ماڵەوە نین هەرچەنە هێرشە من پێم خۆش نییە بەڵام وڵی لەگەڕ ڕێزم لەوانەیە خانممان هەبی زۆر دەسڕەنجین بی بەڵام بە هۆکاری دەوام و یان مامۆستابی یان مۆزەف بی نەتوانی وەچی جاران وەچی پێشی لە خۆی دانیشی لە مارێ خواردنی دروست بکە ئەوە نییە برەی وەڵاهی کەس نازانی خواردنی دروست بکە نا بەڵام ئەمن هەر خۆی لە ئەوەی کە چێشخانەم هەبووە بەڕاستی ساڵێک و نی و دێلۆ 2 ساڵی ئێستا ئافرەتەی ڕواندزیم هینایە نەبیتە ئەوە ڕیکلام لۆ ڕواندزیەکان بەڕاستی لەوەی کە ڕواندزیەکەم هینایە ئێستا هەتا حەددەچی ڕام لە خواردنەکانە کە لە جیاتی من ئێستاکە لە ناو ئەو بەرنمەی مە بتوانی لە باتی من خواردنی دروست بکات باشە خۆی بیانوێکیش هەیە خانمانەی گرن ئەڵێن نەک بیان و زۆر جاریش وایە ئەڵێ من فریا ناکەم ینی خواردنێ بکەم چونکە خواردنە کوردەواریەکان هەمووی ئەرک و یاخود وردەکاری زۆرە لەوەی ڕاستەکە ینی تۆ پێیان بڵێ کە هەر کاتێک ویستیان ئاسانە هەم دوورەکەونەوە لە فاسفود هەم خواردنێکشە بۆ سیحەتیان وە زوش ئاسانە بێ ماندوو نابن خواردنێک وایە ئەخر ئێستا کەسانێک کە ناتوانانی نەک
نەک ئەوەی زەحمەت بی خواردنەکە لەوانەیە نەزانی کفتەی دروستکە وەچی مەیڕوان دزی وەنیە ئەوە مای جارەیە لە ماڵی خەسووتی لە ماڵی دایکتی زۆریان ئاسانن وەڵی ئێستا برنج و مەرەگەی چارێگە چیە والله بە چارێگەچی ئەتوانی مەرەگە چیهان مەرەگەت دەوێت دروستیکەی و برنج دەگەری دروستکەی یعنی ئاسانترین خواردن برنج و مەرەگەیە یعنی ئەگەر کابانێک لە مارێ نەتوانی بە چارێگەچی خواردنی کوردی دروست مەرەگەی چارێکەکەلو لە پێشسای پیا و کردیتیانە قەڵات والله لێ دەنێن ساعتی دانێەوە بە چارێگەکە گەر لۆم نەکردی ئەو خواردانێک کە ئافرەتان پێیان قورسە لە بەیانیەوە لەوانەیە ساعت هەستن برێ ئەوڕۆ کفتەیەەکەی بەڵام شێف بەهار لە مەتعامی خۆی هەموو خواردنە کوردەواریەکان هەتا یازدەونی و حازر شێف بەتوان منی جواب بڵم برنج و شلە لە لای من چێژلێنانەکەی بە من نەبێتە مەتحی خۆمان بەڵام زەڵاتەیە ینی ئاسانە هاکار بەڕاست ئاسانە زۆر خواردنە کوردەوانیەکان سپاس دەکەم خواردنە کوردەواریەکان ئەگەر بە دۆڵمە ئەگەر بە سەحی دروستی بکەی زۆر چەوری نەکەی و ئەوە هەمووی سەوزەواتە و زۆریش بە ئیسیفادەیە بەڕێی زۆر سپاس خات و بەهار سپاس دەکەم خۆشحاڵ بووین جارێکی لەگەڵمان بووی خۆشحاڵترم خۆشحاڵ بووین لەگەڵتان بووین بە کۆمەڵێک بەرگە و بابەت و تەوەری جیاواز بەو هیوان ئە بابەتانێک کە ئەمڕۆ لە بەرنامەکەمان باسمان کرد سوودی هەبوو بێ بۆ ئێوە بۆ هیوان کە بتوانین یاخود توانی بێتمان کە خۆراکی ڕۆحتان یاخود جستتان و دەرونیشتان ئاسوودە بوو بێ و خۆراکمان پێبەخشی بێتن بەم بەیانە سپاس کە بینەربووی سەر بوون کاتێکی خۆش